دنی باڵاو توێژینەوەی زانستی دەکەن. هاوکات ئەمڕۆ بۆ جارێکی تر مامۆستایانی وانەبێژ لە بەردەم پەروەردەی قەزاکان گرت بوونەوە و داوای بە هەمیشەیی دامەزراندنیان کرد و ڕایان گەیاند بەردەوام دەبن لە ناڕەزایەتیەکانیان تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم بە فەرمی وەڵامی داواکاریەکانیان دەداتەوە. لەلایەکی ترەوە بەشێک لە فەرمانبەرانی گرێبەست لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرتبوونەوە و داوایان کرد گرێبەستەکانیان بە هەمیشەیی بکرێت. بەرپرسی میحوەری ڕۆژاوای کەرکووکی هێزەکانی پێشمەرگە ڕایگەیاند پەلامارەکانی داعش لە ناوچە جێناکۆکەکان بەهۆی بوونی بۆشایی ئەمنیەوەیە. نوری حەماعەلی بەرپرسی میحوەری ڕۆژاوای کەرکووکی هێزەکانی پێشمەرگە بە ڕۆژنامە نووسانی وت بۆشایەکی گەورەی ئەمنی لە ناوچە جێناکۆکەکان لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقدا هەیە کە تیرۆریستان خۆیان تایدا حەشار دەدەن بۆ ئەوەی پەلاماری هێزەکان بدەن. بەرپرسی میحوەری ڕۆژاوای هێزەکانی پێشمەرگە وەشی خستە ڕوو بەر لەوەی هەڵبژاردنەکان ئەنجام بدرێن بڕیاردرا دوو لیوای هاوبەش بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنیەکان لە ناوچە جێناکۆکەکان پێک بهێنرێن، بەڵام تاوەکو ئێستا ئەو دوو لیوایە پێک نەهێنراون. دوێنێ شەممە چەکدارانی داعش هێرشیان کردە سەرفەوجی دوی لیوای دەی وەزارەتی پێشمەرگە لە ناوچەی زرگەزرا و لە سنووری میحوەری کەرکووک و بەهۆیەوە دوو پێشمەرگە شەهید بوون. لە دوای هێرشی داعش بۆ سەر پێشمەرگە سەرۆکی هەرێم و سەرۆک کۆماری عێراق ڕایان گەیاند داعش هێشتا مەترسیەکی ڕاستەقینەیە بۆ هەڵوەشاندنەوە و هەڕەشەکردن لە ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و عێراق. لە پەیامێکیدا بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لەبارەی هێرشەکەی داعشەوە باسی لەوە کرد ئەرکی سەرشانی ئەوانە کە بەهێزەوە ئەو سەرکەوتنە تەواو بکەن کە لە دژی تیرۆر بەدەست هاتووە. هاوکات لە پەیامێکیدا نێچیڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند دووبارەبوونەوەی بەردەوام و فراوانبوونی پەلامارەکانی تیرۆریستانی داعش ئەو ڕاستیە دەسلمێنێت کە داعش هێشتا مەترسیەکی ڕاستەقینەیە و هەڕەشە لە ئارامی و سەقامگیری وڵات دەکات. وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ئاشکرای کرد لەگەڵ عێراق و ئوردن گەیشتونە تا لێک تێگەیشتن بۆ وەستاندنی گەشتی کۆچبەران بۆ بیلاڕووسیا. لە ڕاگەیەنراوێکدا وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند ئەو گفتوگۆیانەی لەگەڵ حکوومەتەکانی عێراق و ئوردندا کراون بۆ ڕاگررتنی گەشتی کۆچبەران بۆ بیلاڕووسیا سەرکەوتنی باشیان بەدەستهێناوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە مانگی تشرینی یەکەمی ڕابردوودا نزیکەی 5,000 کۆچبەر بە شێوەیەکی نایاسایی لە ڕێگەی بیلاڕووسیاوە گەیشتونەتە ئەڵمانیا. لەلایەکی ترەوە حکوومەتی پۆڵەندا ڕایگەیاند هەر کۆچبەرێک لە سنووری وڵاتەکەی دەستگیر بکرێت ڕاستەوخۆ بۆ بیلاڕووسیا دیپۆر دەکرێتەوە یاخود دەتوانێت داوای مافی پەنابەرێتی لە پۆڵەندا بکات. هاوکات حکوومەتی بیلاڕووسیا ڕایگەیاند چیتر ڕێگە بەهاتنی پەنابەران نادەن بۆ ناو سنوورەکانیان و ئەوانەشی ئێستا لەو وڵاتن پێویستە داوای پەنابەری بکەن یاخود وڵاتەکە جێبهێڵن، ئەوەش بەڕێکەوتن لەگەڵ پۆڵەندا و ئەڵمانیا. بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ئاشکرای کرد تۆمەتبارێکیان دەستگیر کردووە کە 180 ملیۆن دیناری ساختەی پێ بوو و دەستیش بەسەر ئۆتۆمبیلەکەیدا گیراوە. لە ڕاگەیەنراوێکدا کاوێنێکی بۆ شارپرێز نێردراوە ئاسایشی سلێمانی ڕایگەیاند هێزەکانیان کەسێکیان لە سلێمانی دەستگیر کردووە کە 180 ملیۆن دیناری پێ بوو و لە دەرەوەی سلێمانی هێناوێتە شارەکە و ویستوێتی لە ناو بازاڕدا ساغی بکاتەوە. ڕاگەیەنراوەکەی ئاسایشی سلێمانی ئاماژەی بۆ ئەوەش کردووە تۆمەتبارەکە لەدایک بووی ساڵی 1970 و پیشەی کاسبە و لێستاشدا لەسەر ئەو کارەی ڕوبەڕووی یاسا کراوەتەوە. خواتان لەگەڵ.